ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفی خەمەڵکەم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر دۆخی چەقبەستووی عێراق و هەروەها ئەو دەنگ و قسانەی کە کرێ لەبارەوەی کە لە دوای ڕەمەزان یاخود پێش جەژنی ڕەمەزان دەست پێشخەریەک بکرێت لەلایەن هەندێک لە هێزە سیاسیەکانی عێراق بۆ دەربازبوونی ئەو دۆخە چەقبەستووی کە ئێستا هەیە لە عێراقدا سەبارەت بە پێکێنانی حکوومەت سەبارەت بە دیاریکردنی سەرۆک کۆمەڵ سەرۆک وەزیران لە نێوان لایەنە سیاسیەکاندا جم و جوڵێک هەیە لە ئێستادا لە بەغدا لایەنە سیاسیەکان بە گشتی چوارچێوەی هەماهەنگی دوایەوەی کە ماوەی 40 ڕۆژیان لەلایەن کوتلەی سەدرەوە پێدرا لەلایەن سەدر خودی خۆیەوە پێدرا بۆی کە گفتوگۆکانیان لەگەڵ لایەنەکان بۆ پێکێنانی حکوومەت دەست پێ بکەن ئەو ماوەیە کەمی ماوە هەروەها وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی باڵ جەلال تاڵەبانی لە بەغدان بە هەمان شێوە چەندین گفتوگۆ و چاوپێکەوتنی گرنگیان ئەنجام داوە سەبارەت بەو پەیوەندیانەی کە پێویستە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەبێ و هەروەها بۆ دەربازبوونی عێراق و سەرجەم عێراقیەکان لەو دۆخی چەقبەستنەی کە پرۆسی سیاسی لە عێراقدا پێدا گوزەرەکات چووکە مەترسیشی گەورە دروستەکە لە داهاتوە گەر بەم شێوازە بمێنێتەوە. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاک کەریم مەلاشکوور جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە لە شاری بەغداوە لەگەڵمانە. کاک کەریمەم کاتت باش ستاوت لێبێ ئەمێ ئەو پرسم سەرەتا بەگشتی لێستادا دۆخی سیاسی لە عێراقدا چۆن نەبینن چکە جم و جوڵێکەیە لێرە و لەوێ بەڵام ئەمانە هیچی نەبوو تەمبایی دڵخۆشی و مای کرانەوەی پرۆسی سیاسی لە عێراقدا فەرموو. بەڵێ ێوارەتان باش طبعاً بەداخەوە ئەو دۆخە چەقبەستووی عێراقا ڕنگدانەوەی لەسەر شاریعی عێراقی هەیە هەم ڕنگدانەوەی لەسەر لایەنی کۆمەڵایەتی لایەنی ئەمنی و لایەنی ئابووری عێراق هەیە و هەوڵی زۆریش دراوە چکە ئێستا بڵێن دۆخی پەرلەمانی عێراقی دابش بووە بەسەر دوو بەرەدا کە بەرەی بڵێن ئەو سێقۆڵیەی کە سەدر و حەلبوسی و پارتیە و بەرەکەی تریشکە ئیتاری تەنسیقی لەگەڵ عەزم و یەکێتی دابش بووەتە سەر ئەم دووبەرەیە و بۆ ئەوەی بتوانرێت ئەوەی کە لە دەستوری عێراقیە هاتووە ئەبێ هەڵبژاردننی سەرۆک کۆماریە دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە دوو لە سەرسێ بێ ئەکاتە 220 ئەندام لە پەرلەمانی عێراقی ئەمە نەتوانرا چەند جارێک هەوڵی ئەوە درا لەلایەن هاوپەیمانی سێقۆڵیەوە بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکرێ بەڵام ئەبینین جار دوای جار ئەو ژمارە کەم بووەوە و ئەمە بۆ ئەوە دانراوە کە بەڕاستی لە عێراقا تەوافق بکرێ وی بەداخەوە تا ئێستا نەگەیشتوونەتە ئەنجامێک هەوڵی زۆر هەیە و هێز و لایەنە سیاسیەکان هەر هێزە و بە پێی قورسایی خۆی بەرپرسە لەو دۆخەی کە لە عێراق ئەگوزارێ بەڵام لەگەڵ ئەوەشە تا ئێستا ئاسۆیەکی ڕوون نییە یا دەرشەیەک نییە یا ڕاستە هێشتا کات ماوە هێشتا دە ڕۆژێک زیاتر ماوە بۆ ئەوەی کە بڵێن مانگی ڕەمەزان تەواو بێ و دوای ئەوە جارێکی تر لەم فترەیە هەوڵی ئەوە ئەدرێ و لێرە و لەوێ هەوڵی جددیە درێ بۆ ئەوەی بتوانرێت دەرشەیەک بدۆزرێتەوە بۆ دەرشون لەو حاڵەتە چەقبەستووی کە لە عێراق هەیە و حکوومەت تەشکیل بکرێ و سەرۆکی کۆمار هەڵبژێرێت بەڵام تا ئێستا ئەوەی ئێمە ئەیبینین و لەسەر ساحەکەین و لە بەغاین تا ئێستا شتێکی ڕوون دیار نییە. باشە کاک مەلاکەریمانیەمەوە پرسم ینی بەڕاستی ئێستا وەکو ئەڵێن ینی و خەڵکی بەتایبەتی لە هەرێمی کوردستان و ئەوانەی کە چاودێری دۆخەکەکەن بازەواکەن بۆ بنێسە ئەم سەردانەی دوایی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی باڵ جەلال تاڵەبانی کە لە بەغدایە و کۆمەڵێک لایەنی گرنگی بینی و لەوانە ئەمریکیەکان چوارچێوەی هەمانگی و هەندێک لایەنی دیکەی نێوان نێو پرۆسی سیاسی عێراق ینی کرۆکی کۆبوونەوەکان بە گشتی لەوێ ئێوەکو لە نزیکەوە ئاگادار بن چییە هەر سەبارەت بە ئەم دۆخە چەقبەستوویە یاخود نەخێر مرونەت نواندنە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆەوەی کە بگەنە ڕێکەوتنێک بەڕاستی لە داهاتوێشی نزیکدا چکە قسە زۆرە کرێ کاڵە کرانەوە دەبێت و دەست پێشخەریە بێ بەڵام جۆمان لێ بێ بەڵام نازانین دەست پێشخەریەکان لە کوێوێ چ لایەنێکی کات بەڵێ طبعا سەبارەت بەوەی کە کاک پاڤڵ هەم کوڕی مام جەلالە و هەمیش بۆ خۆی پێگەیەکی سیاسی گەورەی هەیە ئەمە بە شایدی ئیتاری تەنسیق و لایەنە سیاسیەکان
هەر جارێک بێتە بەغا جموجۆڵێک دروستەکەوە لە زۆر دەرگادا بۆ ئەوەی وەزعی ئیستەی عێراق لەم چەق بەستووە سیاسیە ڕزگار بکرێ بەڵام لەگەڵ ئەوەشا وەکو ئاماژەمان پێکرد تا ئێستا لە ڕاستیە لایەنی سەدرەکان دەستیان بە سێ خاڵی زۆر ئەساسی وەگرتووە تا ئێستا لەوە دانەبەزین یا سەقفی داواکارەکانیان لەوە دانەبەزیە یەکێک لەو داواکاریانە ئەوەیە کە ئەوان ئەیانەوێ بیسەلمێنن یا بڵێن ئەوان گەورەترین کوتلەی شیعین ئەمە خاڵی یەکەم و خاڵی دووەم ئەوان ئەیانەوێت ئەوان ڕاست پێدرێن بۆ ئەوەی تەکلیف بکرێن لەلایەن سەرۆکی کۆمارەوە بۆ ئەوەی حکوومەت تەشکیل بکرێ و خاڵی سێمیشی ئەوەیە ئەوان ئەیانەوێ حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک بێنن یان ئێمە سێ خاڵی ئەساسیە دایسە ئەوە سەقفی داواکارەکانی ئەوانە بۆیە ئەمە ئەو حاڵەتەیە کە حاڵەتە چەق بەستوویەکەی دروست کردووە و تا ئێستا سوورن لەسەر ئەوە هەوڵی تر هەیە و هەوڵی ئەوەشەیە بۆی لایەنی بەرامبەری ژمارەی بڵێن کورسیەکانی زیاد بکرێەوە وەکو بینیمان لە کۆبوونەوەی 26 ئازار ژمارەی کورسیەکانی ئیتاری تەنسیقی زیادی کرد و لە 30 ئازار جارێکی تر ژمارەکان زیاتر بوون و ئێستا بڵێن هاوپەیمانی عەزم بە سۆرەکەوایەتی موسەنا سامەڕەوی ئەوانە خەریکە تای تەرازویان قورسە بێ و ئەوەی کە عەزم بەرامبەر بڵێن سیادەن و بەرامبەر ڕکابەری حەلبوسی و سیادە ئەوانن لە نێو ئەوانەدا ڕافع ئیساویەکێک لە شخصیەتە گەورەکانی سەرساحەی سیاسی عێراق و کەسایەتێکی سونەیە ئیسا ئەوان عەزم لە گفتوگۆوان کە ڕافع ئیساوی لەگەڵ ئەوانە بێ و بە قسەیەکێک لە پەرلەمانتارەکان کە محەممەد مەرعیدی ناوە ئەڵێ ئێمە لە داهاتووی نزیکە ئەوان کە ئێستا 14 کورسین ئەڵێ 6 کورسی تر دێتە سەر ئەوەی ئێمە و ئێمە ئەبینە 20 کورسی ئەمانە بۆ خۆی ینی هەوڵە بۆ ئەوەی کە لایەنەکەی بەرامبەر نەیانتوانی لە سەرتاوە بڵین ئەو هاوپەیمانێ سێ قۆڵیە لە سەرتاوە نەیانتوانی سەرۆکایەتی کۆمار هەڵبژێرن و نەیانتوانی حکوومەت تەشکیل بکەن ئەبێ بگەنە ئەو قەنەعەتەی کە بەڕاستی تای تەرازووی لایەنەکەی تر ئیتاری چوارچێوەی هەمانگی و هاوپەیمانی عەزم و یەکێتی نیشتمانی کوردستان بەرەو بەهێز چوون ئەچێت یعنی پێشتر ئەگەر بڵێن ئەم سێلایەنە لە بڵێن هەڵوێستی دیفاعی ئەوانە بوو بێتن ئەوە لەو فترە زەمەنیە ئەوە تا خەریکە هەندێک وەکو باسمان کرد ئەوەی عەزم بەرەو پێشە چیەوە گۆڕانکاری تریشەیە ئەوە یەکە یەواش یواش بەرەو ئەوە چیەکە کورسیەکان لە یەک نزیک بێتەوە یا ئەم لایەنەی ترکە چوارچێوەی هەماهەنگیە لەگەڵ هاوپەیمانەکانی یا لەگەڵ ئەوانەی کە لە ئەوە نزیکن ببنە نیوەزای دەنیەک ئەمە بۆ خۆی گۆڕانکاری دروستەکە لەسەر ساحەی سیاسی عێراق چونکە بڵێن هاوپەیمانە سێ قۆڵیەکەی سەدر و هاوپەیمانەکانی لە سەرتاوە پیان وابوو هەر زوو ئەتوانن سەرۆکایەتی کۆمار هەڵبژێرن و حکوومەت پێک بێنن و هیچێکیشیان نەیەڵاوێ ینی وەکەوەی چۆن بڵێن پاڵی لایەنەکان تر بدەن بۆ ئۆپۆزیسیۆن و ئەوانە و هیچیان بۆیان نەیەڵایەوە بەڵام دوای جار کە نەیانتوانی ئەوە جێبەجێ بکەن و ئێستا بڵێن لایەنەکەی تر کە چوارچێوەی هەماهەنگی و ئەوانەی کە لەوان و نزیکن لە حاڵەتێکی هجومیان و خەریکە تای تەرازووی ئەوان قورسە بێ بۆیە ئەمە احتیمالە دەرچەیەک بێ یا کە لایەنی بەرامبەر بزانن لایەنەکەی تر بزانن ئەمە بەرەو قورسترە ڕوان ئەوانەیە بێنە پێشەوە بۆ دانیشتن و بۆ تەشکیلکردنی حکوومەت بە پێی تەوافقوانە کاگەی مەلاکەریم باست لەوە کرد کە ئەگەر ئەو لایەنانی ئاماژەت پێدا ئەوان بێنە پێشەوە لەگەڵ چوارچێوەی هەمانگی و لایەنەکانی دیکە تای تەرازۆکە تا ڕادەیەک یەکسانە بێ و 50 زایدێک لە نێو ئەنجومەنی نوێنەران مسۆگەرەکەن ئێخۆ لە پێشووتریش ینی هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی کە سەدر و پارتی و یعنی سونەکان بوون حەلبوسی ینی ئەوانیش 50 زایدێکیان مسۆگەر کرد بەڵام خۆلایانی بەرامبەر توانی ینی یەکەری ئەوەی کە ینی دانیشتەکە پەک بخات ینی یەک لە سەرسەی پەخەر دروست بەڵام ئەم پرسیارەکەم ئەوەیە بۆ بەڕێزت ئەگەر ئەم هاوکێشەیەش کە جەناب ئاماژەی بووە کە ئەگەر ڕووبە لە داهاتووە لایانی بەرامبەر کە سەدرەکان و پارتی و سونەکانن ینی هەمان هەڵوێسیان نابێ ئەوانی جارێکی دیکە دانیشتنی ئەنجومەنی نوێنەران پەکخەن و پرۆسی سیاسی عێراق جارێکی دیکە هەروە بەم چەق بەستوێ بمێنێتەوە ئەوان لە سەرەتایە لە ڕاستیە بەو ئومێدە بوون کە بتوانن ئەوە جێبەجێ بکەن
و ئێستا وەکوتم یعنی بڵێن سیادە بە سەرۆکایەتی خەمیس خەنجەر و حەلبوسی لە حاڵەتێکی باشان نییە لە ڕاستیە و ئەوان ئەتوانن ئەوە جێبەجێ بکەن بەڵێ ئەتوانن ئەوە جێبەجێ بکەن بەڵام ئەمە لەم ڕێگایەوە ئەبێتە هۆی هەڵوەشانەوەی ئەو هاوپەیمانێتی کە هەبووە و ئەکرێت ئەمە ئەوان لە حاڵەتێکا بوونە کە بە نیازی ئەوە بوون لە 100 ئەوە جێبەجێ بکرێ بەڵام کە ئەوە جێبەجێ نەبوو لە ڕاستیە عاملی نێودەوڵەتی و عاملی دەرەکی ئەوانەش هەیە کە گاریگەری خۆی هەیە بۆ یەک کەزانیان ئەویان پێجێ بەجێ نابێ ینی ئومێد هەیە یا دوور نییە بێنە پێشەوە بۆ جۆرێکی تر لە هاوپەیمانی بۆ ئەوەی بۆ جۆرێکی تر لەوەی کە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی بگەنە ئامانجێگیانی تۆ حاڵەتەکە ئەوەیە تۆ جارێک و دوانوسیان هەوڵتدا بۆ جێبەجێکردنی شتێک کە پێ جێبەجێ نەکرا دەرچەی تر ڕێگای تر دێتە پێشەوە بۆ ئەوەی لەو حاڵەتە چەق بەستویە ڕزگار بکرێ بەڵێ ئەوان ئەتوانن ئەو سێیەکە پەک خستووەی کە لە ڕابردووە هەبووە جێبەجێ بکەن بەڵام لەگەڵ ئەوەشا کە ئەمانە ڕووبگا و لەسەر ساحەی سیاسی عێراق یاریکەری ئەساسی زیاتر بێتە پێشەوە ئەچیت گۆڕانکاری دروستەکە کاگێ مەلاکەریم ئەگەر بە تایبەت باز دۆخی ینی نێو ماڵی کورد بە تایبەتی یەشێتی و پارتی بکەین بە تایبەتریش لەسەر پۆستی سەرە کۆمار کە زۆرێک لەلایەنە شیعەکان بە دیاریکراوی ینی کورد بۆ تاوانبارەکەن کە ئەوانن بوونەتە هۆکاری بەخستنی پرۆسی سیاسی و ڕێگنەکەوتنی خۆیان وای کردووە کە سەرە کۆمار هەڵ نەبژێرێت سەبارەت بە یەشێتی و پارتی و کرانەوەی نێوان ئەم دوولایەنە و دانیشتن و گەیشتن بە ڕێکەوتنێک لەسەر پۆستی سەرە کۆمار ئێمە دەزانی لە ناوخۆی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ باس و خواسێک نییە بۆ دانیشتنی یەشێتی و پارتی لە بەغا ئێوەی پەرلەمانتاران و ئێوەی سیاسیەکانی کورد هیچ دەرچەیەکە بینن لە ناو یەشێتی و پارتی و نزیکبوونەوە هەیە بۆ ئەم بابەتە یاخود نەخێر بە هەمان شێوە لە یەک دوورن بەداخەوە یعنی ئەوە لێرە یەکلا نابێتەوە ئەوە لە هەرێمی کوردستان یەکلا بێتەوە و قەراری سیاسی ئەو دوولایەنە ئەو دوو حیزبە لە هەرێمی کوردستان ئەو بڕیارادەن ئێمە لێرە لەگەڵ بڵێن برادرانی پارتی لەگەڵ فراکسیۆنی پارتی علاقەمانەیە و لە هەنێ مناسباتە لە ئەوەی کە پێویستکە پێکەوە وەکو لە ڕابردووە بوو لە ڕاپەڕین و لە هەندێک مناسبە ئێمە پێکەوە بەشداریمان کرد بەڵام ئەم معنای ئەوە نییە ئێمە بەشدارە بین و ئێمە لێرەوە ئەتوانین ئەو چەقبەستوەی کە لە نێوان یەکێتی و پارتیشا هەیە ئەو گرێکوێرەی کە دروست بووە ئێمە ئەو گرێکوێرەیە بکەینەوە لەوە ڕزگارمان بێ داخەوە یەکێتی و پارتی دوو حیزبی سیاسی گەورەی سەرساحەی کوردستانن و ئێمە لەگەڵ برادرانی پارتی بەدەیان هەوراز و نشێوە ڕۆیشتوین پێکەوە حکوومەتمان پێکێناوە و خاڵی هاوبەشمان زۆر لەوە زیاترە کە خاڵی لە یەکجاکەرەوەمان بێ و پێویستە ئێمە هەوڵی جددی بدەین بۆ ئەوەی ئێمە کورد نەبینە بەشێک لە پەردبوونی ناو ماڵی شیعە بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی ئەم حاڵەتە دروست بووە لە ڕاستیە لەسەر ساحەی عێراقی ئەم حاڵەتە دروست بووە و هەر لایەک و تا ڕادەیەک پابندە بەو تەحالفەی کە لێی نزیکە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمەش ڕێککەوین هێشتا گەورەترین کوتلە یا دیاریکردنی گەورەترین کوتلە لە نێوان شیعەکانە یەکێک لە ئەو خاڵەیە کە خاڵی ناکۆکە لە نێوانیانە ئەوان تا ئێستا سەدرریەکان باوەڕیان وایە کە ئەوان گەورەترین کوتلەن بۆ ئەوەی ڕاست پێدرێن بۆ یا ئەو کوتلەی ڕاست پێڕێت بۆ ئەوەی کاندیدی خۆی پێشکەش بکە بۆ سەرۆکی حکوومەت بەڵام چوارچێمەی هەمانگیوانەوە ناڵێن ئاڵێن لە ڕاستیە سەدرریەکان بە 73 کورسیەوە کەمترین ژمارن لەو تەحالفەی کە دروستیان کردووە ئەڵێن بەڵام ئەبێ هەموو مەلاکەریم لاریشان لەوە نییە کە ینی کاندیدیان پێشکەش کردووە و کاندیدەکەشیان ڤیتۆی لەسەر نییە لەلایەن چوارچێوەی هەمانگیشەوە ینی زۆرێک لە سەرکردە سیاسەکانی چوارچێوەی هەمانگی جۆمان لە ینی لێدوان و قسەکانیان بووە لەسەر محەممەد سەدر ینی هیچ کێشەیشان نییە لەو بارەوە کێشەیان لەو بارەوە نییە بەڵام لە ڕاستیە ئێمە لە کوبوونەکانە لەگەڵیان دانشین تەرکیز لەسەر ئەوە ئەکەن کە نابێت یعنی بە ژمارەیەکی کەم ئەوەی کە سەدرریەکانن ئەوان بە گەورەترین کوتلە بژمێردرێن یعنی ئەمە لە ڕاستیە بەو دانیشتانی کە ئێمە ئەیبینین و لەگەڵیانە دانشین ئەوان بە سوکایەتی ئەزانن کە ژمارەیەکی کەم گەورەترین کوتلە یا لەناو ئەو هاوپەیمانیە سێقۆڵیە کە
کاوان ژمارەیەکی کەمن ینی ژمارەیەکی زۆر نین بە 73 کورسیەوە ئەوە بە گەورەترین کورتە بزانرێت ینی لە زۆربەی دانیشتنەکانە کە ئێمە لەگەڵیانە دانشین ئاماژە بۆ خاڵادن ئەڵێن ئێمە پێمان قوبڵ ناکرێت ئەبێ گەورەترین کوتلە کوتەیەکی گەورە بێت لە هەموو شیعە پێک بێت نەک تەنها لە تیاری سەدری پێک بێنرێت چونکە ینی تا ڕادەیەک ئەوەی ئێمە هەستمان پێ کردووە یا ئەی خوێنینەوە لە دەموچایان و لە قسەکانیان لە پەیوەندەکانمان لەگەڵیانە لە هاتوچۆمان بۆ لایەن ئەوان دێنە لای ئێمە تا ڕادەیەک بە سوکایەتی زانن کە ژمارەیەک بەو ژمارەیە کە کورسی سەدرەکانە ئەوان بەوەی بزانن کە ئەوە گەورەترین کوتلەیە ئەوە ئێمە بە جەوهری کێشەکان ێزانین بۆیە ینی وەڵامی پرسیارەکە ئەوەیە ئێمەش ئەگەر لەگەڵ پارتیە لەگەڵ برادرانی پارتیا پێک بێین بۆ ئەوەی کاندیدێکمان هەبێ بەڵام خاڵی تر هەیە ئەوش ئەوەیە کە ئەوان ئەبێ بگەنە قەناعەتێک کە گەورەترین کوتلە دروستکەن و هەمویان ڕازی بن بەو گەورەترین کوتلەیەی کە دروستەکرێت. کاک مەلاکەریم زۆر قساکرێت و زۆر ینی بابەت ئەو ڕوژێنرێت نازام لە ڕووی میدیایەوە تا چەند ئەمانە باوەڕپێکراون و سەرچاوەکانیان باوەڕپێکراوە مەوسوقە بۆ نمونە بازەوا کرا لە ڕابردووە گەریشێتی نیشتیمانی کوردستان وازە پۆستی سەر کۆمار بێنێ زوربەی پۆستە سیادیەکان کە بەر کوردەکەوێت لە بەغدا دەدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە کۆمەڵی ڕووی دیکەوە ینی قەرەبوو یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێت و بە تایبەتی لەسەر زاری موقتەدا سەدەر سەرۆکی ڕەوتی سەدرەوە ینی ئەم قسانە باسەکرا ئەمانە تا چەند لە واقعی سیاسیە ینی باس کراوە و گوزەراوە وشتی وا هەیە ئێوە کە لە بەغدان من لە ڕاستیە لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوە ئەمەم پێ نەگەیشتووە بەڵام ئەگەر هەبێتیش یعنی بۆچی ئێمە سەرۆکایەتی کۆمار کە بە ئیستحقاقی خۆمان ێزانین و لە ڕابردووەوە هی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و یەکێتی یەکێک لە حیزبە گەورە و کاریگەریەکانی سەرساحەی سیاسی عێراقە و قوربانی زۆر گەورەمان داوە بۆ بڵێن بەر ئێمە نەکەوێت ئێمە هەموو جارێک کە لەگەڵ لایەنە شیعەکانە دانیشین ئەگەر سعاتێک دانشین نیو سعات باسی ئەوە ئەکەن کە دەوری خالی خۆشببوو مامجەلال چی بووە لە بیناکردنەوەی عێراقا و چۆن ئەوانی داناوە لە کاتی دروستبوونی خاڵی خلاف و ئەوانە لە نێوانیانە چۆن پێکیانی هێناوە و چۆن توانێتی چارەسەری کێشەکان بکە بۆیە ئێمە بەڕاستی ئەوە هەر بەوە ئەزانین لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بمێنێ و بە ئیستحقاقی خۆمان ئەزانین و کەمیش قوربانیمان نەداوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکوتم یەکێک لە ساحە یەکێک لە هێزە سەرەکیەکانی سەرساحەی کوردستان و عێراقیشە ئێستاش یەکێتی بۆ خۆی لەم فترە زەمەنیەی لە دوای هەڵبژاردنەوە یەکێک لە یاری کەرە هەرە ئەساسیەکانە و زۆر جار لە زۆر دانیشتنەکانە هاتنی کاک پاڤڵ بۆ بەغداد و بە وەفدەی کە لەگەڵایەتی بەڕاستی دەوری ئەساسیە بینێ بۆ ئەوەی کە بڵێن جارێکی تر بێتەوە سەر ساحەی سیاسی عێراق و ڕۆڵە ئەساسیەکەی پێشووتر و پیاچوونەوەی عیلاقاتانەی کە ئێمە لە ڕابردووە جەنابی مامجەلال لە بەغا دروستی کردە پیا بچینەوە و ببینە ڕقەمە قورسەکەی سەر ساحەی سیاسی عێراق وەکو پێشوو هەر لەسەر مەسەلەی ینی قورسایی یەکێتی و ئەو ڕقەمە سەرەکی و ئەساسی کە جەناب داماژەی پێیەکەی زۆرێک لە چاودێران وها باسەکەن بۆ نمونێسە ئەم دیدار و کۆبوونەوانەی بەڕێز باڵجەرا تاڵەبانی لە بەغدا کە بەڕێوە چێ لەگەڵ لایەنی ئەمریشی بە دیاریکراوی و هەروەها تەشید ینی لەگەڵ لایەنی ئێرانیش کۆبووتەوە لەگەڵ چوارچێوەی هەمانگی لەگەڵ زۆرێک لە سەرکردەی لایەنە سیاسەکانی دیکەی عێراق بەگشتی لەم کۆبوونەوانەدا ینی کاک مەلاکەریم کە جەنابتان ئەگە لە نزیکەوە ئاگادار بن چی دەگوزەرێەوە داوای چیەکەن لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیە لەسەر جەم کۆبوونەوەکانە ینی داوای ئەوە کرێت کە ئێمە هەوڵ بدەین و عێراق لەم چەقبەستویە ڕزگار بکرێت هەرچەند ئەوە تەنها بڵین بە هەوڵی ئێمە نابێ و وەکوتم وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کاک پاڤڵ کاریگەری خۆی هەیە لە ڕاستیە هەم لە دانیشتنی لەگەڵ ئەمریکیەکان و هەم لەگەڵ ئێرانیەکان و قسەکان لەسەر ئەوەیە یا هانی ئێمەش ئەدەن بەو ئیتیجاهی کە بتوانین ئەوە بکەین بەڵام بۆ حاڵەتێک کە دروست بووە بەڕاستی ینی حاڵەتێکی چەقبەستووی زۆر خراپە وەکو باسمان کرد بۆیە بە تەنها بە هەوری ئێمە ئەبێ هەموو لایەنەکان سەقفی داواکاریەکانیان دابەزێنن ئەوەی کە وەکو باسم کرد سەدریەکان و ئەو هاوپەیمانیە سێقۆڵیە ئەبێ لە سەقفی داواکاریەکانی خۆیان
دابەزن و ئەبێ لایەنەکەی تریش بە هەمان شێوە لە سەقفی داواکاریەکان دابەزیە چکە ئێمە ئەگەر بمانەوە بگەینە یەک و ئەگەر بمانەوە ئەو حکوومەتە تەشکیلکەین ئەبێ سەقفی داواکاریەکانمان نزم بکەینەوە و پێکەوە هەوڵ بدەین ئەو حکوومەتە تەشکیل بکەین و ڕێگای تریش لە پێشمان نییە بە بۆچوونی ئێمە ئەوەی کە ئەو سیخاڵی کە من پێشتر ئاماژەم پێ کرد و بڵێن تیاری سەدری دەستی پێوە کردووە ئەوەیە کە بە ئاسانی جێبەجێ نابێ و حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کە ئەوان پێی لەسەرداگرن و ئەوەی کە ئەوان گەورەترین کوتلە بن ئەمانە تا ڕادەیەک لایەنەکەی بەرامبەر بە ئاسانی قبوڵی ناکە بۆیە ئەوان هەم ئەبێ ئەوان لەو سەقفی داواکاریەکانی خۆیان دابەزن و ئەبێ لایەنی ئیتاری تەنسیقیش جارێکی تر بێتە پێشەوە لە کاتی ڕابردوو هەوڵێک هەبوو یا قسەیەک هەبوو بۆ ئەوەی بەو شکڵە حکوومەت تەشکیل بکرێ و ئیتار و ئەوانە ببنە ئۆپۆزیسیۆن ئەوەی ئێمە بیستمان لە هەندێک لە ئەندامی پەرلەمان و ئەوانە ئەنی لایەنی ئیتار و ئەوانە داوای ئەوەیانە کرد کە سەرۆکی هەموو لجنەکانی پەرلەمانی عێراقی بۆ ئەوان بێ بەوە ڕازی بن کە ببنە ئۆپۆزیسیۆن بەڵام ئەوەش قبول نەکرا ینی لایەنی بەرامبەر یا زیاتر بڵێن تیاری سەدری ئەوەشیانە قبول نەکرد کە بڵێن سەرۆکی هەموو لجنەکان بۆ ئیتاری پێتانوانی ئێستا جەناب دۆک و جێگیری سەرۆکی فراکسیۆنێکێتی لە ئەنجومەنی نوێنران پێتانوانی ئەو کاتە ینی پەرلەمان لەلایەن لایەنێکەوە قۆرەخ دەکرا بە تایبەتی ئێستا چکە زۆر قساکرێت لەسەرەوەی کە پەرلەمان لەلایەن لایەنێکی سیاسی دیاریکراو و بە تایبەتیش دەڵێن لەلایەن تەیاری سەدری و خودی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانەوە کۆنتترۆل کراوە بەخواستی ئەوان ینی زۆر جار کۆبوونەوەکانی پەرلەمانی عراق بەڕێوە دەچێت هەرچەندە ئێستا تا ڕادێ کۆبوونەوەکان پەک خراوە بەڵێ وایە ئێستا هەرچەنی ئەوانیش ئەو خلافەیانە هەیە لەسەر سەرۆکایەتی پەرلەمان لەسەر دەستەواژەی سەرۆکایەتی پەرلەمان لە نێوان بڵێن هەم حەلبوسی و لە نێوان حاکم زاملیە کێشە هەبوو لەسەرەوە و کەوتە سەر ئیعلام و ئەوانەشە کە لەسەر دەستەی سەرۆکایەتی چکە پێشتر وا تەعامل کراوە یا لە خولی یەکەم و نازانم تا خولی دووەم و سێمیش کە دەستەی سەرۆکایەتی هەبووە ئەوە هەبووە و ئەو تا ڕادەیە بڵێن جۆرێک لە ناکۆچی لەسەر ئەوە هەیە بەڵام ئێستەشی پێوە وایە سەرۆکایەتی پەرلەمان لەوێ قۆرخ کراوە و ئەو هاوپەیمانیە سێقۆڵیەی کە هەیە پەرلەمان لای ئەوانە و ئەوان لەبەرەوەی لە سەرۆکی پەرلەمانن ئەتوانن کۆبنەوەکانی پەرلەمان ئەتوانن ئەو بابەتانەی کە بیانەوێ لە بەرنامەی کۆبنەوەی پەرلەمانە دای بنن و ئەوەی کە نایەنەوێ ئەتوانن داینەنەن و ئەتوانن لە ڕاستیە ئەوەی بیانەوێ بە ئاقارێکا بەرن لەبەرەوەی ئەوان سەرۆکایەتی پەرلەمانەکەن سەبارەت بە ئێرانیەکان و سەبارەت بە ئەمریکیەکان با جارێ لەسەر ئێرانیەکان قسە بکەین کاک مەلاکەریم ئێرانیەکان ینی ڕاستە زۆر هەوڵیاندا بە تایبەتی نێو ماڵی شیعە ڕێک بخەن بەڵام تا ئێستا نەیانتوانی و باموو ئاماژەکان و بەوەی کەیبینین لەسەر ساحەکە و لە نێو ماڵی شیعەیە بەڵام زۆرێک لە پەرلەمانتارانی کوتلە جیاوازەکان بە تایبەتی کوتلە شیعەکان و لە نێویشیاندا کوتلەکانی ناو چوارچێوەی هەمانجی ئەوان بازەوە کەنەڵێ ئێران تا ئەم ساتە خۆی نایەوێت ینی پرۆسی سیاسی و نێو ماڵی شیعە بە تەواوەتی یەک بگرێتەوە و ئەو چەقبەستووی کە هەیە عێراق پێدا تێپەڕەبێ و لایەنە سیاسیەکان نێوانی لایەنە سیاسەکان کە پێدا تێپەڕەبێ بۆ شێوازە بێ ینی کەواتە ئێران تا ئێستا خۆی مەبەستی نییە دەست پێشخەریەک یاخود فشارێک لە لایەنەکانی شیعە بکات یاخود نەخێر ئەوان لە ژێر هەژمونی ئێران بە تەواوەتی هاتوونەتە دەرەوە بە تایبەتی تەیاری سەدری ئێران لە ڕاستیە ئێمە ئەبێ لەو واقعە تێبگەین و ئەبێ واقعی بین و ئەبێ وەکو خۆی بخوێنەوە کە ئێران یەکێ لە دەوڵەتە گەورەکانی ناوچەکەیە و لە 2023ەوە تا ڕادەیە ڕۆڵی هەبووە لە عێراقا و لە تشکیلکردنی حکوومەتی عێراقا لەسەر ساحەی عێراقی یەکێک لە هێزە هەرە سیاسیە لە ناوخۆی عێراقا من لە بیر مەجارێکیان لە کەسایەتێکی سیاسی پرسیان ئایا ڕۆڵی ئێران زۆرە لە عێراقا یا ڕۆڵی ئەمریکا وتی لە ناوخۆی عێراقا ڕۆڵی ئێران زیاترە بەڵام لە دەرەوە ڕۆڵی ئەمریکا بەرامبەر عێراق بۆیە لە ناوخۆی عێراقا ڕۆڵی ئێران زۆرە و ئێران ئەو دەوڵەتە گەورەیە کە ئەتوانێت یاریکەرێکی ئەساسی بێ
و هەوڵی جددیش ئەدا و تا ڕادەیە ئەو ڕۆڵی ئەوەی هەبووە کە هەوڵ بدا چوارچێوەی هەمانگی کە بەڕاستی زۆر لە ئێرانەوە نزیکن و ئەوە شتێکی ئاشکرایە هەوڵی جددی بدا بۆ ئەوەی ئەوانە لەسەر پێی خۆیان بۆستن ئەوان لە ڕابردووە ڕقەمی گەورە بوون و خەڵکی ئەساسی لە چوارچێوەی هەماهەنگیە هەیە خەڵکی گەورەی سەرساحەی عێراقی یاریکەری ئەساسی سەرساحەی عێراقی لە ناو چوارچێوەی هەماهەنگیە هەبووە کە لە ڕابردووە معارەزەی عێراقی بوونە و لە بیناکردنەوەی عێراقا ڕۆڵیان هەبووە و پەیوەندیکیشیان لەگەڵ ئێران هەبووە بۆیە ئەوانە یاریکەری ئەساسین هەروە بە ئاسانی ئاوت ناکرێن و هەروە ئێران ڕێگانەدا بە ئاسانی ئەوانە لەسەر ساحەی عێراقی دوور بخێرێنەوە بۆیە من پێم وایە پشتیوانیان لێکە و هەوڵەدا جارێکی تر ئەوانە لەسەر قاچی خۆیان بوەستن و ئەوانە لە خولەکانی ڕابردووە کورسی زۆریان هەبووە و ڕقەمی قرس بوونە و دەوریان هەبووە لە معارەزەی عێراقی پێش بڵێن ساڵی 2023 و هەندێکیان لە هەشتاکانەوە معارەزەی عێراقی بوونە و دەوریان هەبووە و هەندێکیان بەشێک لە ژیانیان لە ئێران و لە شوێنەکانی تر بەسەر بردووە بۆی ئێران دەستبەرداری ئەوانە نابێ و ئەبی ئێمە وەکو کورد لە واقعە تێبگەین ئێمە لەوە تێبگەین کە ئێران ئەو ڕۆڵی هەیە و ڕۆڵی ئێران بە تایبەتی لەسەر ساحەی سیاسی عێراق نادیدە نەگرین هاتنیان بۆ هەرێمی کوردستان وەفدی باڵای ئێرانیەکان و چاوپێکەوتنیان بە هەندێک بە پرسی باڵای هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ینی چ کاریگەریشی هەبوو ئەمە بە هەمان شێوە ینی بۆ هۆشیارکردنەوەی کورد بوو لە بەرامبەر ئەو پرۆسە سیاسی کە ئێستا لە عێراق بە شێویشی ئاڵۆزە گوزارێت و ئەو ڕۆڵە خراپەی لایەنێکی سیاسی لە کوردستان کە دەیژێڕە لە نێو ماڵی شیعەدا و پەرتی کردووە ینی هۆشیارەکانی ئێران بۆ کورد تا چەندە گرنگە و تا چەند کورد پێوەی پابندە بێ بەڕاستی لە ڕاستیە ڕاستەخۆ و ناڕاستەخۆ پێمانەڵێن ئێوە نابێ ببنە بەشێک لەوەی کە نێوماڵی شیعە کەرت و پەرد بکەن لێتان قبول ناکەین یعنی ڕیسالەکان زۆرە من نابێ بچمە سەری ئەوەی کە دراوەتە کورد و بە تایبەتی بڵێن دراوەتە ئەو لایەنەی کە ئێستا لە بڵێن ئەو هاوپەیمانە سێ قۆڵیایە باشکرا پێمانیان وتووە و بە ڕێگای تریش پێمانیان وتووە ئێوە بوونەتە ئەوەی کە ناوماڵی شیعە کرد بکرێ لێتان قبول ناکەین و باجەکەی قورسەدەن ینی ئێمە ئەبێ لەو ڕیسالەیە تێبگەین ئەبێ لەوەی کە لە ڕابردووە لە چەندمانی ڕابردووە ڕوویدا ئەبێ لەوە تێبگەین ئەبێ لەو ئاماژانە تێبگەین کە پێمانەڵێن نابێ ئێوە ببنە بەشێک لە کەرتوپەرتی نێوماڵی شیعە و ئەوە لێگەڕێن بۆ ئێوە نەبنە بەشێک لەو عاملەی کە نێوماڵی شیعە کرد بکەن بەڕاستی وەکوتم ئێران نابێ نادیدە بگرین و یەکێک لە دەوڵەتە گەورەکانە و ئەتوانێ و ئێمە بەنسبەت ئێرانەوە قوارەیەکی بچووکین و ئەتوانێ بە هەموو شێوەیەک کاریگەری هەبێ بۆیە ئێمە حەقە هەوڵ بووین شتی خۆمان لە بەغایەک لا بکەینەوە و ئێمە بگەڕینەوە خۆمان ڕازی بووینە ئێمە بەشێک بین لە دەوڵەتی ئیتیحادی فیدرالی عێراق و لە چوارچێوەی دەستوری عێراقیە ئیعتراف بە هەرێمی کورسان کراوە لە مادەی 117 دەستوری عێراقیە ئاماژەی پێکراوە ئێمە لە ڕاستیە من پێم وایە بین کێشەکان خۆمان لەگەڵ عێراقا یەکلا بکەینەوە خۆمان باوەڕمان وایە و خۆمان ئەمەمانە هەڵبژاردووە و ڕێگای تریشمان تاقی کردەوە و بەڕاستی هەندێک شت هەیە من بە سەرکێشی ئەزانم و بەوەی ئەزانم ینی مجازەفەیە بە قوارەی سیاسی هەرێمی کورسانەوە باشترین ڕێگا بۆ ئێمە ڕێگای بەغایە و ئەبێ بین چۆن داکۆکی لەوەکەین کە ئێمە پۆستی سەرۆک کۆمارمانەوە و پۆستەکانی ترمانەوە بەڕاستی ئەبێ پرسە گرنگەکانیش بین لەگەڵ عێراقا یەکلای بکەینەوە ئەبێ بین بەرپرسانی باڵای حکومی ئێمە ئەبێ بێن لەگەڵ عێراقیەکان وتوێژ بکەن لەسەر مەسەلەی نەوت لەسەر مەسەلەی غاز لەسەر مەسەلەی ئابووری عێراق لەسەر سەروەری خاچی عێراق کە ئێمە ئێستا خۆمان لەو چوارچێوەیان و خۆمان ڕازی بووینە بە پێی دەستوری عێراقی یعنی پێش ئەوەی بەرپرسانی ئێمە بچنە تورکیا و بچنە وڵاتەکانی تر با بین ئێمە لەگەڵ بەغا ئەوانە یەکلا بکەینەوە بین ئێمە خۆمان ئەومانە اختیار کردووە خۆمان ئەوەمان هەڵبژاردووە کە ئێمە بەشێکی بین لەم دەوڵەتە ئیتیحادیە فیدرالیە و لە چوارچێوەی دەستوری عێراقیە چەسپێنراوە و مافی باش لە چوارچێوەی دەستورە
بۆ کورد چەسپێنراوە بەڵام ئێمە نەمانتوانیە ئەوانە تەرجەمە بکەینە سەر ئەرزی واقع و خۆشمان پێی ڕازی بووینە دەستکەوتی زۆر گەورەی تایە دەستوری عێراقی بۆ ئێمە بۆیە یعنی لە ڕاستیە ئێمە بگەڕێینەوە بۆ عێراقەوە بین هەموو شتەکانمان لەگەڵ عێراقیەکان یەکلا بکەینەوە وەکو خۆمان پێی ڕازی بووینە ئەوە باشترین ڕێگایە بۆ ئێمە لەوەی کە بچین لە گەڵ وڵاتانی تری دراوسێ هەندێک ڕێککەوتن بکەین و لە ئەخیرە ئێمە باجی قورسی بدەین لەسەر ئەو باجی قورسە کە جەناب داماژەی پێدەی و وەکو ئەژڵێن ینی کورد پۆست و پلە و پارەی ئەوێ لە بەغدا بەڵام نایەوێ یاسا و دەستوری عراقی بەسەردا جێبەجێ بکرێت و یاخی ئەبێ لە دەوڵەتی فیدرالی ئەمە وەکو جەنابی شدوتێ باجەکەی قورسە بێ ئەگە قورسە بێت حکوومەتی عراق بەنیازی هیچ شتێکەیە ئالەم دۆخە ئاڵۆزەیەکی ئێستا ڕەوشی سیاسی و پەیوەندی نێوان لایەنە سیاسەکانی عراقی پێدا تێپەڕە بێ هیچ هەڵوێستێکی خراپ بەرامبەر هەرێمی کوردستان ینی لەبارەی پابەندەبوونی بە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالیەوە بنێت لە ڕاستیە بڕیارەکانی دادگای فیدرالی عێراق سەبارەت بە نەوت و غازی هەرێم یەکێک لەو بابەتانەیە کە جێگای ئاماژەیە و ئەوان ئەتوانن ئێمە وەکو ئەوەی کە خۆمان ڕازی بووینە ئەبێ ئەوەی لە سەرمانە جێبەجێ بکەین و ئەوەی ئەمانەوێ دیفاعی لێ بکەین و شەڕی لێ بکەین شەڕی بۆ بکەین بینە عێراق لەگەڵ عێراقیەکانە وەکو ئەوەی کە ئاماژەم پێ کرد ئەگەر ئەوە نەکەین بەڕاستی ئەوان ئەتوانن بە دەستور و بە یاسا لە زۆر شت بێ بەشمان بکەن ئێمە تا ئێستا لە عێراقا ممارەسەی مافی خۆمانمان نەکردووە لە ڕاستیە بەداخەوە یعنی دوور بووینە لە بەغا ینی وەکو هەرێمی کوردستان دوور بووینە لە بەغا و تا ڕادەیە توانم بڵێم پشتمان لە بەغا کردووە و ڕوومان لە جێگەی تر بووە بەڵام ئێستا ئەبێ ئێمە بگەڕێنەوە بەغا بین ئەوەی لە دەستوراوەکو وتم چەسپێنراوە بین شەڕی ئەوە بکەین تەرجەمەی بکەینە سەر ئەرزی واقع ئەوە زۆرە بۆ ئێمە و مافی ئێمە پارێزراوە لەوێ بەڵام ئەگەرەوە نەکەین لە ڕاستیە نەیەین داوای مافەکانی خۆمان بکەین و ئەوەش کە لە سەرمانە جێبەجێ نەکەین بەرامبەر دەستوری عێراقی وڵای عێراقیەکان لە ڕاستیە لێمان قبول ناکەن ئەگەر هەندێک جار لێرەورەوێ بە گاڵتەیش بێ یعنی بەدەمە گاڵتەیش بێ لەم فترە ڕابردووە من لە چەندین شوێن باسی ئەوواکەن ئەڵێن ئێوەی کورد ئەوەی کە خۆتان هەتانە ئەوە بۆ خۆتان و لە بەشەکەی ئێمەشە شەریکن یعنی ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێمە ئەوەی واجبە لە سەرمان جێبەجێ ناکەین ئەوەی ئەرکە لە سەرمان وەکو پێویست جێبەجێ ناکەین و داوای مافی خۆمانەکەین لە عێراقیەکان بۆیە یعنی ئێمە ئەبێ بێین بە تەواوی لە بەغا سنتەری هێزی خۆمان بگەڕێنەوە بەغا بۆ ئێمە موقعێکی استراتیژی گرنگە و ئەبێ بۆ هێز و لایەنە سیاسیە کوردیەکان بینە بەغا و هەوڵ بدەین تا ڕادەیە یەکگرتوش بین بۆ ئەوەی داکۆچی لە مافی گەلەکەمان بکەین دەیان مەلەفی گرنگ هەیە ئێمە ئەتوانین ئیشی لەسەر بکەین و لە مەلەفی مادەی 140 تا نەوت و گاز و تا ماف و ئیستحقاقی پێشمەرگە و تا دەیان شتی ترش کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەتوانین ئێمە لەگەڵ عێراقیەکانە شەڕی لەسەر وڵای شەلۆ خاڵە گرنگانش کە ئەتوانین شەڕی لەسەر بکەین ینی بەڕاستی سەروەریمانە و سەروەری سنوورەکانمانەوەی کێسایی بینینەوە تا یعنی ئەو پێشێلکاری سنووری کە کراوە و دەستی وەردانە سەربازی کە کراوە و ئەو ینی خڕوقاتی کەکرێت لە خاچ هێرێمی کوردستانە ئەگەر ینی عێراق بتوانێت باڵا دەست بێ بەسەر سنوورەکانی سەررجەم عێراق بە هەرێمی کوردستانیشەوە پێتان وایە جەناب دۆکو ئەندامی شێنجومەنی نوێنەرانی عێراق هیچ دەوڵەتێ بتوانێت سەروەری عێراق وەرێمی کوردستانیش ببەزێنێ و خاکەکەی وێران بکە و خەڵکەکەی بکوژێ و ناوچە و گوندنشینانی دەربەدەر بکە و لادێکانی وێران بکە و هەڵوێستی بە تایبەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئەم پەلاماری تورکیا چییە تا چەند ئەمە وابەستەیە بەم دۆخە شڵەقاوی عێراق و ئەو دۆخە چەقبەستووی کە هەیە لە عێراقدا بەداخەوە ئەوەی کە ئێستا ڕۆدا ئەوە پێشێرکردنی سەروەری خاکی عێراق و خاکی هەرێمی کوردستانە ئەوە لە قانونی دەولیە پێڵێن تەدەخولی دەولی ینی تەدەخولێکی دەولی حاشا هەڵنەگرە پێشێرکردنی سیادەی عێراقا ئێمە دوێنێ بە هەمان کات لەگەڵ دەوڵەتی یاسا لەگەڵ فراکسیۆنی دەوڵەتی یاسا ئێمە کۆبووینەوە باسمان لەو مۆزوع کرد
ئەمە لە ڕاستیە واجبی دەوڵەتی عێراقە کە هەوڵ بدا لە ڕێگای مەجلیسی ئەمن و لە ڕێگای ئومەمی متحیدەوە هەوڵ بدا ئەمە ڕێ لێ بگرێ. ئەمە مەترسی گەورەیە. من دڵنیام ئەم خاڵە بۆتە مایەی نیگەرانی خەڵکی کوردستان و بەتایبەتی ئەو شوێنانەی کە بڵێن ئەو عملیاتە عسکەریەی پێگەیشتووە بۆتە مایەی نائارامی و بۆتە مایەی ئەوەی کە چەند سەدان خێزان لە شوێنی خۆیان هەڵبکەنێن و ئاوارە ببن و مەترسی بکەوێتە سەرژیانێنە و جگە لەوەش ئەمە وەکووتمان پێشێرکردنی سەروەری خاکی عێراقا هیچ بەڵگەیەک نییە و هیچ مستەمسەکێک نییە بۆ ئەوەی دەوڵەتی تورکی ئەمە جێبەجێ بکە. ڕاستە لە کاتی خۆیان ئیتیفاقیەک هەبووە لە کاتی تورکیا لەگەڵ ڕژێمی سەدامە لە کاتی خۆیان ئیتیفاقیەک هەبووە ڕێکەوتیەک هەبووە بەوەی 5 کیلۆمەتر هەبێت بۆ عێراقیەکان بچنە ناو خاکی تورکیا و بۆ تورکیاش 5 کیلۆمەتر. بەڵام ئەمە ئەوانەیە تێپەڕانوە و ئەمە مەبەستی تری لە پشتە و ئەمە بەڕاستی 25 بۆ 30 کیلۆمەتر هاتۆتە ناو وەکو لەوە زیاتریش و مەترسی گەورەی خستۆتە سەر شاری گەورەی هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان هەر هێزە و بە پێی قەبارەی خۆمان ئەبێ بینە بەغا و بینە ئێرە داوا لە حکوومەتی ئیتیحادی فیدرالی بکەین کە هەڵوێستی هەبێ ئەو مەسئولە لە پاراستنی سەروەری خاکی عێراق و خاکی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە ئەبێ ئەو جم و جۆڵە بکەین و هێزە عێراقیەکانیش لایەنە عێراقیەکانیش ئەبێ ئەو جم و جۆڵە بکەین ئەو جم و جۆڵە بکەن و ئەبێ ڕێگا بگرین لەو مەترسیە گەورەیەی کە ڕوو ئەدات و بە تایبەتیش هەمومان ئەبینین کە هەم دوای ئەوەی کە ئێستا شەڕی رووسیا و ئۆکرانیا هەیە هەڕەشەی سین لەسەر تایوان هەیە و هەندێک گۆڕانکاری لە دنیا و دەوروبەرا هەیە. ئەمەشە بخۆی ئاماژەیەکە کە جێگای مەترسی ئێمەیە بۆیە بێ ئەمانە هەمووی بە نەزەری اعتیبار وەرگین و ئێمە بین ئەو قوارە بچووکەی کە هەمانە بین هەوڵ بدەین بیپارێزین و داوا بکەین لە ئیمڕۆ ئێمە بینە ئەو دەوڵەتە ئیتیحادیە فیدرالیە بینە ئێرە داوا بکەین لەو وەزعی کە وڵاتانی دنیا خەریکە جارێکی تر دابەشە بێ بەسەر دوو جەمسەری سەرەکیە. ئێمە وەکو هەرێمی کوردستان قوارەیەکی بچووکین ئەبێ بین لەگەڵ عێراقا جارێک تر پێک بینەوە و لە چوارچەوەی عێراقا ئێمە هەوڵ بدەین خاکی ئێمە پێشێم نەکرێەوە خەڵکمان ئاوارە و دەربەدەر و نەکوژرێت. بەگشتی ئەمە لە کۆتاییەوە پرسم لە جەنابەت کاک مەلاکەریم ناشمێ زۆر ماندوو کەم ئەزان ماندووی جەنابەت ئەتوانین بڵین لە ڕەمەزانە یاخود لە دوای جەژنی ڕەمەزان کرانەوەیەگە بێت لە پرۆسی سیاسی عێراق و ئەو ماوە زەمەنی کە دیاری کرابوو بۆ هەڵبژاردننی سەرە کۆمار دیاریکردنی سەرک وەزیران و گەورەترین کوتلە ڕێکەوتنی لێوان لایەنە سیاسیەکان هیچ دەرچەیەکە بێت بە پێی خوێندنەوەکانی جەنابەت؟ هەوڵێکە درێ من پێم وایە هەوڵێکی جدیە درێ بۆ ئەوی لەو حاڵەتە چەقبەستویە ڕزگارمان بێ. ئەگەر ئەوە سەری نەگرت خیاری دووەم ئەوەیە هەوڵ بدرێت حکوومەتەکەی مستەفا کازمی وەکو خۆی بمێنێتەوە و شەرعیەتێکی پێ بدرێت یا لە ڕێگای دەنگدان لە پەرلەمانی عێراقی و یا لە ڕێگەی محکەمەی فیدرالیەوە بڕیارێکی بۆ دەرچێ و یا لە پەرلەمان دادگای باڵای فیدرالی و یا لە پەرلەمانی عێراقی دەنگ لەسەر ئەوە بدرێ و تا ڕادەیە بڵێن هەمواری وەزارەتەکان بکرێ و تعدیلێکی بڵێن وەزاری بکرێ و تەفعیلی وەزارەتەکان بکرێ چکە ئێمە هەم یاسای موازنەی عێراقی و هەم کۆمەڵێک یاسای تر هەیە ناکرێت ئێمە ئەوە بڵێن نزیکەی 6 مانگە هەڵبژاردن کراوە و حکوومەتی ئێستا حکوومەتی کار بەڕێکەرە. بۆیە من پێم وایە هەوڵێکی جدیە درێ بۆی لە ماوەی مانگێک یا زیاترا هەوڵێکی جدیە درێ بۆ ئەوی لەو چەقبەستویە عێراق ڕزگاری بێ. ئەگەر ئەوە نەکرا خیاری دووەم ئەوەیە کە پەنا برێتە بەرەوەی حکوومەتەکەی مستەفا کازمی بمێنێ و شەرعیەتی پێ بدرێ و تعدیلی وزاری و ئەوانە بکرێت بۆ تێپەڕاندنی ئەی بژاردەیەک هەیە زۆر باسەکرێت بژاردەی هەڵۆشانەوەی پەرلەمان تا چەند واریدە؟ بژاردەی هەڵۆشانەوەی پەرلەمان لە دەستوری عێراقیە هاتووە لە مادەی 64 دەستوری عێراقیە هاتووە
بە دوو ڕێگا هەڵەوەشێتەوە ڕێگایەکی ئەوەیە کە سەرۆکایەتی بڵێن سەرۆکی حکوومەت پێشنیار بکەوە سەرۆکی کۆمار لەسەری ڕازی بێەوە نیوە زایدەنیەکی پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدا ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەمیش یەک لە سەرسەی پەرلەمانی عێراقی داوا بکەوە نیوە زایدەن یەکی پەرلەمانی عێراقی دەنگی لەسەردا لە ڕاستیە لە هەردوو حاڵەتەکە ئەبێ نیوە زایدەنکی پەرلەمانی عێراقی دەنگی لەسەر بدا ئەو حاڵەتە هەیە ئەوەش تا ڕادەیەک من بە ئەستە بێزانم چکە ئەوەی کە هەیە باسانی ئەندامی پەرلەمان لە هەندێک لە کوتلەکان یا بە تایبەتی ئەوانەی کە سربەخۆ ئەوانن بە ئاسانی نایەن دەنگ لەسەر ئەوە بدەن کە تووە پەرلەمان هەڵۆشێنیتەوە بۆی تا ڕادەیە تا ماوەیەکی تر ئەمە بە ئەگەرێکی دوورەزانم من زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاکەریم مەلاشکور جێگری سەرۆکی فراکسیۆنی چێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵمان سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.